ئەمە کاریگەری سلبی سستی و لێچوونەوە لەسەر تاچی کۆمەڵکاری بێگومان گەورەترە. تۆ لە بەردەستی مامۆستایەکەی لە حەلەقەیەکی تەنزیمی یان لە ئاڵقەیەکی دەرسی مزگەوتی یان لە کۆمەڵکاریەکی لە ڕێکخراوێکی لەوانەیە کە پێوترە ڕێکخراوی مەدەنی، تۆ لە مزگەوتێکا دەرستان هەیە کە تۆ ناچی و سستەوی ئەویتر نایە ئەویتر نایە مامۆستاکەش سار دەبێت تۆ دوای تااقەتی دەرزوتنەوەی نامێنێ. تۆ لە کۆمەڵکاریەکی مسلمانانەیە و 5 کەسن پێکەوە کارەکەن کە تۆ سار دەبیتەوە یا چوارەکەی تریش وردە سار دەبنەوە. هەروەکۆی 5 کەس لە جەبهەیەکان لە سەنگەرێکان لە نزیکی یەکترەوە هەمویان مقاومەکەن، دژی دژمن وەستاون، یەکی چاورەی بڕوخێ هەستا بڕاتە هەستێ بڕاتە دوا بێگومان ورەی ئەوانی کەژە ڕوخێنێ. لەبەرەوە نەزانی کاریگەریەکە بەس لەسەر دیندارێتێکی خۆتە، تۆ گوناحی خەڵکێکی کەش احتیمالە بێنیتە پاڵ خۆت. گەورەترین کاریگەری سلبی لێچوونەوەی ئەندامانی کۆمەڵکاری ئیسلامی ئەوەیە کە سەرکەوتنەکە دواخە. سەرکەوتنی ئەو کۆمەڵکاریە گەر هەموو بۆ نمونەکارێکی ئیسلامی پێویستی بە 50 کەسە، تۆ کشایتەوە دواوە من سارد بوومەوە ئەویتر سست بوو ئەویتر لێچووە نەتیجەتەن ئەمە کاتەکەمان زۆرترەوە جارێکی کە بگەینەوە ئەو ئامانجێکە بۆی دروست بووین. سەرکەوتنەکەمان لێ دوورەکەوێتەوە، بربەستی زۆرترمان دێتە ڕێ. ئەنجا خوای گەورەش سەرفرازی خۆیمان ناداتێ، هیدایەتی خۆیمان لێ بڕێتەوە. ئەو کاتە شانی ئەو پلە ڕێزە نامێنین کە خوای پەروەردگار لە داعیانی گرتووە، لە ئەهلی عیلمی گرتووە، لە تەلەبەی گرتووە، لە فەقێیەک، لە خوێندکارێک، لە مجاهیدێک، لە داعیەک، لە کەسێک لەوانەی کە هەستی مەسئولیەتیان بەرزەوە خەمخۆری مسلمانان و کار بەدەستی ئەوانە. ئەنجا ئەمەش ماندووبوونێکی زۆرترمان دێنێتە ڕێگا، کەندوکۆسپی زۆرترمان دێنێتە ڕێگا، قوربانیانی زۆرترمان دیسان لێەکەوێتەوە لە کەم تەرخەمی تۆ، لە سستی تۆ. ئێمە چاوەڕێەوەمانە کرد بۆ نمونە ساڵی 2016 بچینە هەنگاویی تر بچینە پێشتر کە تۆ ڕۆیشتی و ساردبوویتەوە ئەو ترساو ئەو لەبەر زێدەڕۆیی قەڵەو بووە و توانای کاروباری نەماوە، ئەوی تر ترساوە، ئەوی تر دنیاویستە، ئەوی تر بە تیجارەتەوە خەریکە، ئەوی تر پێی وایە ڕێکخراوێکی مەدەنی دروست کردووی تر ئەمە سەرۆرێتەکەی سەیدنا داود و سەیدنا محەممەد دێنێتەوە عەلەیهی سەڵات وسەلام. ئاوا وردە وزەکانمان بە هەدەرە ڕۆن، کۆمەڵکاریەکە شیە بێتەوە هەڵەوەشێ، کاروانەکە سسترە ڕوە، چکە ڕێسای خواویستی وایە کە سست و تەمەڵ و تەوەزەلەکان ئەخرێنە کەنارەوە. بیناسازی فکر و سیاست و شارستانێتی لەسەر خەڵکی تەمەڵ و تەوەزەل ناکرێ. ئەو کەسانەتان کە لە ئەوروپا ژین ئێوە ملاحەزاکەن سەعات 12 شەو سەیری ئەو جادە بەرفراوانە گەورانەی هۆڵەندا و ئەڵمانیا و سوید و ئیتالیا و شوێنانە بکەی، ئەڵێ ئەوروپا خەوی لێ ناکەوێت. شەو ڕۆژ لە 24 سەعاتە ئەبینی ئەم جادانەوە قەڵەباڵغن، 24 سەعاتە ئەبینی خەڵک خەریکی بەرهەمێنانن. ئەنجا هەریەکە بە پێ قانون لەسەر سکەی خۆی ڕوە. تۆ سەیرت کردووە مێش هەنگ چۆنە ڕوە، چۆن ئیشی خۆیەکە، هەر یەکە چست و چالاکیشی خۆیەکە و دوایی کە دێتەوە فترەی زەمەنی خۆی تەواو کرد و سەیرەکە شانەکانی هەموو پڕ بوون لە هەنگوین، مێرولە هەموو گیان لەبەرێکی تر. لەبەرەوە کاریگەری سستی و لێچوونەوەکە لەسەر خودی کۆمەڵکاریەکانمان هەمووی کاریگەری گەورەی هەیە، بۆیە زیاد ناکەین. نەشونمامانەوەستێ، گەشەکاریمانەوەستێ، بربەستی ڕێمان زۆر بۆ دروستە بێ کە تۆ سار دەبیتەوە ئافرەتێک لە ڕێ ئافرەتێکەوە توانە زیاتر کاریگەری لەسەر کۆمەڵگەکە دروستکەن، کە تۆ دنیاویست دەرچوو یەکێکە و ڕقەیەکی تیجاریت بووەکە، تیجارەتی لەگەڵ خوای پەروەردگارە ئەو دواز لێ هێناوە کەوتیتە سەر تیجارەتێکی تر، تیجارەتی لەوانێت جگەرە فرۆشی بێ لەو بینی حدودانەیە بیکەیت. خوای گەورەش داوای لێ کردو کە ئەم تیجارەتە لەگەڵ خوای پەروەردگارە بکەیت. خوای گەورە هەموو ئەو کەسانە هاوکاریەکە کە هاوکاری برا مسلمانەکانی تریانەکەن کە دەستە جەمعی ئیشەکەن پێکەوە، بە شەرتێک بە نیەتی پاک بۆ خوای پەروەردگار ئیشکەن و بە پێی شەرع ئیشکەن. ئەوانە خوای گەورە هەمویان خوای گەورە هیدایەتیانەدا. إن الذين آمنوا وعملوا الصالحات إنا لا نضيع أجر من أحسن عمل. هەر کەسە کار و کردەوەکانی چاک بە خوای پەروەردگار کار و کردەوەکانی بزر ناکە، حتمەن
بە بەرهەمیانەگەێنی. ئەمە وا ئەزانم یعنی شتێکی زۆر بەڵگە نەویستە. ئەو کەسەی کە خزمە عەشرەتی زۆرە بەهێزترە، ئەو کەسەی ڕەفیق و دۆستی زۆرترە بێخەمترە، ئەو کەسەی کۆمەڵکاریەکەی بەهێزتریشە. تاکە کەسێک کە ئینتیمای هەیە بۆ جەماعەتێکی بەقووەت خۆی بەقووەت قسەکە، جورئەتی قسەکردن و جورئەتی ئەدەبی و جورئەتی ئیشکردنی زۆرترە. لەسەر ئەمە شوەیە کە ئەڵێن سەفیری ئەمریکا هەرچەند زەعیف بێ هەرچەند لاواز بێ بەڵام دەورێکی زۆر کاریگەر و بەقووەتە بینە، چونکە وڵاتەکەی بەقووەت. بەوی ژەوترە سەفیر، بە سەفیری جیبۆتی ژەوترە سەفیر، بە سەفیرێکی عێراقی ژەوترە سەفیر. بۆیە کۆمەڵکاریەکانتان بەقووەتکەن بۆی ئەندامەکانیش بەقووەت بن. مەیەڵن سستی و لێچوونە و ڕوو بکاتە ئەندامەکان بۆی کۆمەڵکاریەکە بەهێزتر بێ. ئەم ئەندامە گەر سستی و لێچوونەوەی نەبوو، گورج و گۆڵ بوو، یەکێکی کە دێنێ. بەڵام ئەگەر سستی و لێچوونەوە کە ڕووی تێکرد ئەبێ بە کۆڵ بەسەرمانەوە. ئەنجا ئەوە ڕۆ بەوە مەشغوڵە بین کە بیهێنینەوە، لە جیاتیەوەی ئەندامێکی تری تازە بێنینە پێشەوە کە لەو هەزاران هەزار گەنجەی ڕوویان کردوتە مزگەوت و چاوەڕوانەکەن یەکێک تەجویدیان پێ بکە. لە کاتێک ئەو هەموو زەختە لەسەر مزگەوتەکانە، ئەو هەموو زەختە لەسەر ئەهلی ئیسلام. خۆمان هەوڵ بدەین کە نەهێڵین تاکەکان خۆمان جارێ هەرێکە لە ئاستی خۆی نەیەڵی تووشی سستی و لێچوونەوە ببی. خۆت بە قووەت کە بە براکانی ترن. هەر کەسێکمان هەستمان پێکرێکێک سست بووە زوو چارەسەری کەینەوە، وەکو نەخۆشی وایە. بۆیە پێویستە هەمومان هاوکاری یەکتری بکەین، یەکتری ئامۆژگاری بکەین. ئامۆژگاریەکەش لەوانە جاری وایە تۆ لینکێکی ئەدەیتێ بۆ نێری ئەبێ بە مای هیدایەتدانی کتێبێکی بۆ نێری. ئێستا لەم سەردەمای برا خۆ کتێبەوەندە ئاسان بۆ تۆ هەر بە لینکێک کتێبێکی 200 لاپەڕی 300 لاپەڕی بۆ نێری، مەکتەبەیەکی بۆ نێری. خی گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە یارمەتی دەرمان بێت لەوەی کە نەکەوینە سستی و لێچوونەوە. خی پەروەردگار هیدایەتمان بدا، خی پەروەردگار کۆمەڵکاریمان بەهێزتر کە، گیانی برایەتیمان بەقووەتر کە، هدايتمان بدا بو ربازكي خوي. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.